سڵاتان لەبێ هاوڕێیان خۆشحاڵە بم ئەمڕۆ لەگەڵم بن لە باسکردنی بابەتێکی زۆر سەرنجڕاکێش لەسەر ڕابردووی ئێمە و ڕابردووی باو باپیرانمان و کۆنتر لەوانیش لەگەڵم بن. لە باشووری کوردستان ئەشکەوتێک هەیە بە ناوی شانەدەر. سەدان و هەزاران ساڵە شوێنەوارەکانی نیشتەجێی ئەو ناوچەیە لە هەوای ساردی زستان دەپارێزێت. بنەماڵە کوردەکان لە هێزە درەندەکانی سەدام حوسێن دادەشارێت. ئەشکەوتی شانەدەر نەک هەر پارێزەری زیندووەکان بگرە پارێزەری مردووەکانیشە. پارێزەری نیاندەرتاڵەکانی کوردستانە. نیاندەرتاڵ جۆرە مرۆڤێک بوون نزیکەی 40,000 ساڵ پێش ئێستا لە ناوچوون و دەوترێت باب و باپیری مرۆڤی هاوچەرخن، چونکە DNA جینەکانیان 99.5% لەگەڵ ئێمەدا لەیەک دەچن. مرۆڤی هاوچەرخ بەرهەمی جوودبوونی نیاندەرتاڵەکان و مرۆڤە سەرەتاییەکانە، بۆیە جیناتەکانمان لەگەڵ نیاندەرتاڵەکان هەتا ڕادەیەک زۆر لەیەک دەچن. نیاندەرتاڵەکان دەیانتوانی ئامێری تایبەتی ڕاوکردن دروست بکەن و لەسەر بەردەکان نیگار هەڵکۆڵن و ئاگر هەڵبکەن. ئەمەش دەرخەری ئاوەزمەندبوونیان و کۆمەڵایەتی بوونیان بووە. بەشێکی زۆری ژیری و ئاوەزمەندی یاخود عەقڵی مرۆڤی هاوچەرخ لە نیاندەرتاڵەکانەوە بۆمان ماوەتەوە. جیناتی نیاندەرتاڵەکان و مرۆڤە سەرەتاییەکان هێندە گونجاو و لەبار بوون بۆ جوودبوون و زاوزێکردن. بە چەشنێک مرۆڤی هاوچەرخ توانی لە ئەنجامی ئەم جوودبوونەدا تایبەتمەندی باشەکانی هەردوو لایەن وەربگرێت و بتوانێت زیاتر بەهێزتر و ئاوەزمەندتر بێت و خۆی لە هەڕەشە سروشتیەکان و لە ناوچوون بپارێزێت. 64 ساڵ پێش ئێستا، واتە ساڵی 1960 لە ئەشکەوتی شانەدەر گۆڕستانێک لەلایەن ڕالف سۆڵکی مێژووناز دۆزرایەوە. ئەم گۆڕستانە زیاتر لە 10,000 ساڵ بوو 35 کەسی تێدا نێژرا بوو. لەم گۆڕستانەدا پاش 1 ساڵ لێکۆڵینەوە و گەڕان سۆڵکی شتێکی سەرنجڕاکێشتری دۆزیەوە. پاشماوەی وردە ئێسکی 10 پیا و ژن و منداڵی نیاندەرتاڵ. بەجەستە لە مرۆڤ گەورەتر و برۆی ئەستور و تەوێڵی یاخود ناوچەوانی شۆڕ و دەرپەڕی و هەتا ماوەیەکیش پیان وابوو نیاندەرتاڵەکان ئاژەڵن و لە پرۆسەی گەشە سەندندا دۆڕاون و تێدا چوو. بەڵام نیاندەرتاڵەکانی شانەدەر سەلماندیان، ئەوان خاوەنی هزر و هەست و ئاوەزی بوون. بەڵام شانەدەر هێشتا شتێکی دیکەی پێما بوو بۆمان. 4 نیاندەرتاڵ لە کۆمەڵەیەکی تایبەتیدا لە تەنیشتی یەکدا ئارامیان گرتبوو. لەلای ئەم 4 نیاندەرتاڵی کوردستان پاشماوەی نیشتووی گەردیلەی گوڵەکان دۆزرایەوە. پاش ئەم دۆزینەوەیە ڕالف وتی نیاندەرتاڵەکانی کوردستان ڕێوڕەسمیان بۆ مردوەکانیان گرتووە و بە دانانی تاجە گوڵینە ڕێزیان لە مردوەکانیان گرتووە. دانانی تاجە گوڵینە لەسەر گۆڕی نیاندەرتاڵەکانی شانەدەری کوردستان هەمیشە لە ڕۆڵفدایە و وەک وەڵامێک بۆ پرسیاری خودی ئاژەڵ ئاسایی نیاندەرتاڵەکان. نیاندەرتاڵەکانی کوردستان پێش هەموو نیاندەرتاڵەکانی بەشەکانی دیکەی دنیا ئاوەزمەندی بوون و خودی مرۆڤانەیان بە خۆیانەوە گرتووە. پرۆفیسۆر گرێیم باکەر ئەندامی زانستگەی سنجانی کەمبریجی بەریتانی دەڵێت ئەشکەوتی شانەدەری کوردستان هێمای مێژووناسانی سەدەی 20ەمە. کریس کانت
مامۆستای توێژەری مرۆڤە سەرەتاییەکان دەڵێت نیاندەرتاڵەکانی ئەشکەوتی شانەدەر گرنگیان بە یەکتردا و پارێزگاریان لە ئەندامانی گروپەکەی خۆیان کردووە و ئەم پارێزگاریکردنەش مردووەکانیانی گرتوتەوە و ئەو نەریتیان بۆ چەند سەد ساڵ پەیڕەو کردووە. ئەشکەوتی شانەدەر تێگەیشتنی مرۆڤی لە نیاندەرتاڵەکان بۆ هەمیشە گۆڕی. نیاندەرتاڵەکانی ئەشکەوتی شانەدەر ئەو ڕاستیەمان بۆ دەسەلمێنن کە مرۆڤی هاوچەرخ بۆ یەکەم جار لە کوردستانەوە سەری هەڵداوە. واتە کوردستان ئاخێزگەی یاخود شوێنی نیشتەجێبوونی مرۆڤایەتیە. چەند ساڵ پێشتر تیمێکی زانستگەی کێمبریجی بەریتانی هاتنە هەرێمی کوردستان و ماوەیەکی زۆر لە ئەشکەوتی شانەدەر بەمبەستی لێکۆڵینەوە مانەوە و لە ئەنجامدا 6 ساڵ پێش ئێستا واتە ساڵی 2018 ئێسک و پرووسکی کەللەسەری ژنە نیاندەرتاڵێکیان دۆزیەوە. ئەم ژنەی لێ دەرچووە کە ناونراوە شانەدەر زێت لە کوردستان ناونرا نەنە شانێ. ئێسک و پرووسکی کەللەسەرەکە بە تەواوی شکابوو. دانەکانی کەمتر شکابوون بەڵام هەموو بەشەکانی لەیەک جێبوو لەژێر بەرد و خۆڵدا ورد کرابوو. زانایان 1 ساڵ سەرقاڵی وەسەر یەکخستنەوەی کەللەسەرەکە بوون. وەکو پازلێکی سێڕەهەندی وابوو. لە ئەنجامدا کەللەسەرێکی لەم شێوەی لێ بەرهەم هاتەوە. پاشان بە بەکارهێنانی تەکنەلۆژیای سێڕەهەندی ڕوخساری بۆ دروست کرایەوە و ئەم ژنەی لێ دەرچوو. پاش لێکۆڵینەوە دەرکەوتووە نەنەشانێ 73,000 ساڵ پێش ئێستا لە شانەدەر ژیاوە و دەرکەوتووە تەمەنی لە چلەکاندا بووە کە مردووە. دەریش کەوتووە کە مەرگەکەی مەرگێکی ئاسایی بووە. هەرچەندە مێژووی نیاندەرتاڵەکان بۆ زیاتر لە 300,000 ساڵ لە ئەوروپا و ئاسیادا دەگەڕێتەوە، بەڵام دۆزینەوەی نەنەشانەی کوردستان تێگەیشتنی هەموو دنیای لەسەر ژیان و چەمکی نیاندەرتاڵەکان بۆ هەمیشە گۆڕی. چونکە نهێنی زۆر دەرخست و لەسەر شێوازی ژیانی باپیرانمان، شێوازی بیرکردنەوەیان و تەنانەت ئاستی تێگەیشتنیان. هەروەها ئەشکەوتی شانەدەری کوردستان سەلماندی نیاندەرتاڵەکانی 73,000 ساڵ پێش ئێستا خودەی یاخود عادەتی ئاژەڵیان کەمتر بووە و خاوەنی هەندێک دابوو نەریتی تایبەت و ژیانی کۆمەڵایەتی خۆیان. بایەخی ئەم دۆزینەوەیە هێندە زۆرە چەندین ڕۆژە جیهانی بەخۆیەوە سەرقاڵ کردووە و تەنانەت تۆڕی نێتفلێکسیش دێکۆمنتاری لەسەر بڵاو کردوتەوە.